سڵاوتەنە بێ بەڕێزان. بەهۆی تەقینەوەی ئۆتۆمبیلێکی بەڕۆژکراوە لە قەزای دۆزخورماتوو 2 کەس کوژراون و 32 کەسی تریش بریندار بوون. سەرچاوێکی ئەمنی لە قەزای دۆزخورماتوو بە NRT ڕاگەیان سەرلەبیانی ئەمڕۆ کەسێکی خۆکوژ بە ئۆتۆمبیلێکی بۆمڕێژکراوی جۆری کیای بار هەڵگر لە گەڕەکی ئیمام ئەحمەد خۆی تەقاندەوە. عوسمان بایدەمیر سەرۆکی شارەوانی ئامەد ئاشکرای کرد لە نێو 21 پارێزگای پێشنەکەوتووی تورکیا 18یان ناوچە کوردیەکانن. دەشڵێت هۆکاری هەژاری ناوچە کوردیەکان بەرهەمی سیاسەتە ئابووری هەڵەکانی دەوڵەتی تورکیایە. ئاژانسی ئەنادۆڵی تورکیا بڵاوی کردەوە لە میانی کۆنفرانسی نێشتنی هەژاری لە زانکۆی ئارتوکلۆ لە ماردینی باکووری کوردستان. عوسمان بایدەمیر ڕایگەیاندووە هەژاربوونی ناوچە کوردنشینەکان بەرهەمی هەڵەی سیاسەتە ئابووریەکانی سەدان ساڵەی دەوڵەتی تورکیایە، بۆیە هیچ کەس ناتوانێت پاساو بێنێتەوە بۆ هەژاری لەو ناوچەیەدا. ئەمڕۆ لە سوتوخانەی نەخۆشخانەی چوارباغ سەنتەری گورچیلەی دەستکرد زیاتر لە کیلۆ تلیاک و حەشیش و حەب و شروبی قەدەغەکراو سوتێندرا. جەلال ئەمین باگ بەڕێوەبەری بەشی مادەی هۆشبەر لە ئاسایشی گشتی سلێمانی ڕایگەیاند زیاتر لە کیلۆ مادەی هۆشبەری جۆراوجۆر سوتێندرا و سوتاندەکەشی گەڕاندەوە بۆ بڕیاری کۆتایی دادگا. بەڕێوەبەری بەشی مادەی هۆشبەر وتیشی ئەو کەسانی کە بازرگانی بە مادەی هۆشبەرەوە دەکەن سزاکەی هەتاتاییە و ئەو کەسانەشی بەکارهێنەری مادەی هۆشبەرن سزاکەیان لە نێوان 3 ساڵ بۆ 15 ساڵدایە. باپی بڕیارێکی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە ڕۆژی هەڵبژاردندا ڕۆژنامەنووسان تەنها لە چەند بنکەیەکی دیاریکراو دەتوانن ڕۆماڵی پرۆسەی هەڵبژاردن بکەن. ڕەنج شوکری بەرپرسی ڕاگەاندنی ئۆفیسی سلێمانی کۆمسیۆنی هەڵبژاردنەکان بە NRT ڕاگەیاند ڕۆژنامەنووسانی شاری سلێمانی دەتوانن تەنها لە 6 ناوەندی دەنگدان وێنەی پرۆسەی هەڵبژاردن بگرن و ڕۆماڵی پرۆسەی دەنگدان بکەن. ژمارەیەک چالەکوانی سووریا ڕایگەیاند شەوی ڕابردوو لە پێکدادانێکی کەتیبەیەکی سوپای ئازادی سووریا لەگەڵ هێزەکانی یەکینەکانی پاراستنی گەلیەپەکە لە ناوچەی یعروبیە لە ڕیفی پارێزگای حەسەکە 27 سەربازی سوپاکە کوژراون. بەوتەی چالەکوانەکان شەوی ڕابردوو پێکدادانی تند لە ناوچەکانی ڕۆمێلان پاشا و دەروازەی یعروبیە لە سەر سنووری عێراق و سووریا ڕوویداوە. وتیشیان 27 سەربازی سوپای سووریای ئازاد کوژراون و ژمارەیەکی زۆریش لە وڵاتیانی ناوچەکە هەڵاتون. وتەبێژی وەزارەتی نەوتی عێراق جەختی کرد ڕۆژی هەینی داهاتوو بە شێوەیەکی فەرمی بەرەمێنانی نەوتی خەو لە کێڵگەی غەراف لە پارێزگای دیقار دەست پێ دەکات. لە لێدوانێکیدا بۆ ڕادیۆ دەجلە عاسم جیهاد ڕایگەیاند توانای بەرەمێنانی کێڵگەکە لە 35,000 بەرمیل لە ڕۆژێکدا زیاتر دەبێت و پاشماوەیەکی کەمیش دەگەیەندرێتە نزیکەی 50,000 بەرمیل. وتیشی لە مانگی ئابی ساڵی 2017دا توانای بەرەمێنانی نەوتی خاو لە کێڵگەی غەراف بۆ 230,000 بەرمیل لە ڕۆژێکدا بەرز دەکرێتەوە. شاد و بەختەوەر بن.